بسم الله الرحمن الرحيم. حمد و سپاس بۆ پەروەردگار، سەڵات و سەلام بۆ گیانی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستان، ئەمڕۆ باسی سەفەری حەجی ئەمساڵ دەکەین. ئەوەی کە دوێنێ بڵاوکرایەوە دیارە بۆ ئەمساڵ 3656 کەس سەفەری حەج دەکەن، لەگەڵ ئەوەی کە لە هەموو وڵاتانی دنیا 120 لە ئەو کەسانە لەو وڵاتانە کەم کراوەتەوە کە خەڵک دەنێرن بۆ سەفەری حەج، لەبەرەوەی کە ئێستا خۆتان دەزانن لە مەککەی پیرۆز لە ژێر چاکردن و لە ژێر فراوانکردندایە. ئەوەی کە ئێمە لێرە دەمانەوێت قسەی لەسەر بکەین، قسەی خەڵکە بۆ خەڵکی نەقل دەکەین، قسەی خەڵک و هاوڵاتیە بۆ حکومەت و دەسەڵاتی نەقل دەکەین. جارێ خەڵک بۆی خۆشحاڵە کە ناوی دەرچووە و ئەوەی کە ناویشی دەرنەچووە حتمەن دڵگرانە. دیارە لە نێو 70-80 هزار ناو هەر ئەوەندە دەردەچێتەوە، دیارە ئەوەندەش بەشی هەرێمی کوردستانە. ئەوەی کە خەڵک گلەیی هەیە، گلەی لەوە دەکەن کە سەفەری حەجی ئەمساڵ 3300 دۆلاری ئەمریکی پێویستە. 3300 دۆلاری ئەمریکی 33 وەرەقە بەڕاستی ئەوە قسەی خەڵکە کە دەڵێن زۆرە. خەڵکانێکیش پێیان وایە کە دەبایە ئەمساڵ ناو بنووسرێ و خەڵکی بتوانن ناوی خۆیان بنووسن، تری پشتی تازە بکرێن، ناو لەسەر تریش پشک لەسەر ناوی تازە بکرێن، نەک لەسەر ناوانەی کە چەند ساڵێک بەر لە ئێستا نووسراوە. بەڵام وابزانم ئەوەی کاگادار بم لەمە دووە ساڵانە ناو دەنووسرێ و تیر و پشک دەکرێت. ئەو ناوانەی کە پێشتر نووسرابوون نازانم اعتمادی لەسەر دەکرێت تێکەڵ دەکرێن چۆنە نازانم. مهم ئەوەیە لەمە دوازدەم ساڵانە ناوەکان دەنووسێنەوە. وەکووتم خەڵکێک گلەی ئەوە دەکات دەڵێ پارەکە زۆرە، خەڵکێک گلەی ئەوە دەکاڵێ خۆزگە ئەو ساڵ ناوەکان بنووسرابایە، خەڵکێک باز لەوە دەکات دەڵێ ئەسڵەن پێویستە ئەو ساڵەکە ئێستا ئێمە تێداین، ئێستا خەڵک سەفەری حەج نەکە و پارەکە بدا بە هەژار و بە فەقیر. ئێمە قسە لەسەرەوە ناکەین ڕێی خۆمان باسکەین بڵێن ئەوە چۆنە و چۆن نییە، ئەمە تەنها و تەنها قسەی ئێوە نەقڵ دەکەین بۆ دەسەڵات وە قسەی هاوڵاتیش لێرە سەبارەت بە بارودۆخەکەی حەجی ئەمساڵ کە گلەی لەوە دەکرێت پارەکەی گەلێ زۆرە. حکوومەت مادام نیو موچە دەدا بە نیو پارەی سەفەری حەج لە خەڵک وەربگرێکە بۆ ئەمڕۆ 33,000 دۆلار، ئەنی 3300 دۆلار زۆرە. من ئەگەر بێم لە سەرەتادا هەندێک لە کۆمنتەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست بخوێنەوە لە پەیجی پەیام تیڤ. کاکفاخیر دەڵێ حەج یەکێکە لە شەعائیرە گەورەکانی ئیسلام، بەڵام ئەوەی گرنگ ئەو کەسەی دەچێتە حەج خۆی بگۆڕێت لە خراپە بۆ چاکە و لە چاکە بۆ چاکتر، گەرنا گران لەسەر خۆی و ناوی حەجیش دەکەوێت خوا بە قسمەتی ئارەزومەندانی ئەو شوێنە بکات. کاکەیوان دەڵێ لە ڕاستیدا بۆ ئەمساڵ حەجیان نەکردایە و بەو پارەیە یارمەتی گەنجانی بێکاریان بدایە، خوا پێی خۆشتر دەبوو. هیوادارم تەوەری داهاتوتان لەسەر یەکەمەکانی پەیمانگا و زانکۆ بێت کە دانەمەزراون. ئەوزین چۆن دەبێت ئینشاڵڵا کاکەیوان. کاک محەممەد دەڵێ ئێستا حەجکردن بۆ سەرمایەدارانە بە پارەی زیاد. بەڵێ لە هەڵەبجە کاکەمین لە هەڵەبجە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس بە قوربان دەستەکانی تۆ خۆش بفەرموو. والله كان توركت كلاونية من تجارك ما بغير قبوري بفرمي فرمو. بالنسبة لحاجات فرتا هالشيء بكري وسن كان عساني بكري براسي مهر كمان كما يعني هالشيء باشا يعني بقول شمس كان عساني تبغى سفري خز براسي يعني اشتكي باشا زي بلا بالنسبة للبرنامج كان إذا تشتكي بخير سجنتي فاصلين براسي ما زور مقدوري جاران لأن جزء وقت المريم بازاری شوڕی داشمان دەخەتی مەغمور و ئەو ناوانە نایگیرەوە ئێستا لەگەڵ پێشمەکەم چۆر ناگرین. کاکە من گیان ئێوە یەکەی پاسەوانی سەر بە وەزارەتی ناوخۆن؟ بەڵێ وڵای هەیەکەمان ئاوا لە نووسرا ئارمی دێڕزانی سەر نووسرا یەکەی پاسەوانی نازانم یەکەی پاسەوانی هەموو ئەو پاسەوانانە دەگرێتەوە کە لە بارەگا حیزبەکانی کوردستان دەوام دەکەن. بەڵێ
یان لەگەڵ بەرپرسان بڵێ بەڵێ نیشەکەمان زۆر شوڕتای کەمتر یعنی پاشەکەوتەکەمان سەتا شێستەمی گرتیتەوە بەڕاستە بەلایەکە وەکو شوڕتەیان لێکردوانە بەڕاستی زۆر مەمنون دەبووین یعنی نازانم دەنگی خۆمان بۆ شێ یعنی ئەوەی ئێوە لە وەزارەت ناوخۆی بەڵام لە پۆلیسیش کەمتر وەردەگرن بەڵێ بەڵێ داوامان هەمان داوامی پۆلیسە و بەشداری شەڕی داعشمان پێ دەکرد داوامی بارەکە حزبەکانمان پێ دەکرد وەڕاستیشمان زۆر لە پۆلیسی کەمترا ئیکەش نەگەڕی نەبڕایە لە خۆش دەکەیت کوردگەی کەس نەبڕابە بەڵام هەر بەرانی کەم تاگەگەر وەکو پێشمەگە لە ساڵمان بۆ ناکەن وەکو شوڕتای ساڵ کەسی دراما وەکو شوڕتەیە باشە دەستەکانت خۆش پەیامەکەت گەیشت کاکەمیجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەگەڕێنەوە سەر ئەسلی باسەکەی خۆمان کە مەسلەی حەجی ماڵی خودا و قسەی خەڵک لە پەیجی کۆمەڵایەتی لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی هاتووە کاک محەممەد دەڵێ ئێستا حەج حەزکردن بۆ سەرمایەدارانە بە پارەی زیاددان بە حەج دەکردن و لە وێژ داوای لێبوردن لەخوا دەکەن بڕهانجی دیدەی دەڵێ خوای گەورە ئەو جێگایە بە نسیب هەموو لای بکە ئینشاءالله بەڵێ چێمان لەگەڵ با فەرمێ کاچی دەرهێنەر چێمان لەگەڵ با بفەرمێ بەڵێ خەبات لە سلێمانی فەرموو بەڵێ فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. براجع من كتي شهيدم. كتي شهيدي خواي جورا بشهيدك بك إن شاء الله. ناوم نسيوا. بله؟ ناوم نهاتو بلام هي يكم صالك نسيوتي ناوي هاتو توا. أما يكم. بله. دوهمي لدو هزارو دو ناوم نسيو خو مدايكم يعني دايك من سام علي بيسيو حوتا. واتمنى كي بسرتو هر ناوم عن درنا شوا. بله. انت دواي لدو هزارو دشو هل لقل دايك ما لقل هاوسركم ناوم نسيو اوش هر درنا شوا توا. كتي جينو بيرتم سيري ناوي كمبيوتركاتم والله ناو ثاني كاد نية لكمبيوترا. أي باربو سيدم كلا كمبيوتري سليمانية ناوم هبو. أم صالبو ناو كان درهاتو توا. والله زانیاریە لای من نییە کە چۆنە و چۆن نییە نازانم بەڵام وابزانم ئەوەی کە زانیارم هەبێت لەمە دووە ساڵانە ناو دەنووسرێ ئەو ناوانەی کە ساڵانی ڕابردوو نووسرا بوو نازانم لا دەبرێ ئیدی تێکەڵ دەکرێت لەگەڵ ساڵانی داهاتوو نازانم چۆنە بهیم ئەوەیە لەمە دووە ئەوەی کە من ئاگادارم باسییان کرد لە بەڕێبەراتی حەج و عومرەی هەرێمی کوردستان دەڵێن ساڵانە لەمە دووە ناوەکان دەنووسرێنەوە. والله ترى بشي زايتي نبي جيتر وبيا بحقي خوش ما بهقمانه. والله جا ئەوە نازانم ئەو پرسیارە زیاتر دەبێ ئاراستەی بەڕێبەراتی حەج و عومرە بکرێ لەوێ سەردانی ئەوان بکەن زیاتر ئەوەی کە ئێمە دەمانەوێت هەوێت تەنها ڕێی جەنابەت و ئەو بەڕێزانە وەربگرین. بەڵێ دەستەکانت خۆش خەبات خان مام جەوهەر لە کۆیە ئێوارە باش بە قوربان زۆر سپاس بەڵێ گیان والله أمان دولة مسلمانة كردستان لكن براسي حد ستي ضرورة وكهشتك بالتمال إخوائي بلان برأي من ورأي خوما رأي خوما أو ما لبرا أوكل عليك مثلا أو من لقيدات وكداس كلدا لأن أو الصلاة جامج دانهي كلماتي كاوتي بكل بدن أو من لحبرسي كان موسين هذا ما قال لي قصة بسحب من دولاري أو من لقيد الزن ما من اللي أنا دولاري أو من لقيد الخارج أنا بس أزاجي لها تبوانا واضح حتى بين الدمار من دام الخوان سلب كان بيدنا معنا هتيبتي بيدنا معنا كم عندامتي الله رأي خوما كان بأسرنا لك بس بيدنا أو عربانا وقت غشي هل دولي عربي بدشي كلها وصل باسي عن فالكنا هتشمي باراك همش تشاكرين حتى خسا وجداني أنا حتى ندامي هاي عربي باسي شتشي كل مكان يا ساتشا يا ما كنت معايا دەستەکانت خۆش مام جەوهەر لەسەر ڕێی خۆت کە دەڵێ خەڵک وا چاکە بچێتە ئەنی نەچێت بۆی کە پارەکە بدە بە فەقیران ئەوە ڕێی خۆتەوە ڕێیەکی جوانە بەڵام مەسلەی کە خەڵک بچێ پارە بدا بە عەرەب ئەسڵەن ئەوە شتێکە دوورە لە حەقیقەت لەبەرەوەی ئەو خەڵکە دەچی دەتوانی کەمترین پارە سەرفکە بۆ بەجێگەیاندنی فەرزێک دەچێ ئینشاڵڵا ئەوە تێکەڵبان نەکرێ ینی مەسلەی عەرەب شتێکی ترە و مەسلەی ماڵی خوا شتێکی ترە. بەڵێ کاک نیاز باڵەشی دەڵێ لە جیاتی حکوومەتی هەرێم هاوکاری حاجەکانی بکات لەم قەیرانەدا کەچی ئەوێت کورتهێنانی بودجە بە پشتی هاوڵاتیەکانی پڕ بکاتەوە بۆ خۆشی زیاد دەوڵەمەند بێت. بەڵێ چێمان لەگەڵ با بفەرمێ
کاک سیروان ئەحمەد لە شارە سوور. بەڵێ بە قوربان. ئەم کاتە باش بڕێکم. ئەم کاتەوە باش بە قوربان فەرموو. زۆر سپاس خۆشی بەرنامەکە لێ یەکەم. لە تۆش سپاس دەکەم بە قوربان. بۆیە باسی وڵا بەڵێ هەم حەز و مەراسمە پیرۆزەوە یعنی ئێمە زۆر کەسێ بە تەمەنێکی کردووە چاوەڕێەوەی حەشکایە عەمرە کە تامەزرێ عینە بەیانی خۆم لە بەڕێوەبەرایەتی گشتیمانی حەج و عەمرە بووم کۆمەڵی خەڵکم بینی یعنی تەمەنیشیان هەبوو بەڵام تامەزرێک چاوەڕێ کردن باوەڕکە خەڵکم بینی دەستی کردو بە برایان کە ناوەکەی نهاتۆتەوە بەڵام خەڵکی شێتا گەم لێ و برادەرێکی با بێن بە ماڵێکی و ماڵە شەید و کاکە ماڵە شەید و ماڵاتی و ماڵەوانە سەرسەر بەڵام خەڵکێک قەرزی کردو بۆیە مەراسیمە جێبەجێ کات ناوی نووسیوە تامەزرێ ماڵە شەید و ماڵە سەمەندام ئەرکی حکوومەتە یعنی چاوی لێ بێ شەیدێک چەندەها ساڵە پێشمەرگەیە 500,000 هەیە لە بەرەی جەنگە شەید ژێترێ هەر 500,000 یعنی لە ڕاستیە ئەم دوو مۆزوعە زۆر گرنگەیەکە یادارم هیچ کەسێک بە شێوازێک هەڵەخێنەوەیکی بۆ نەبێت چونکە من خۆم لێ بووم خەڵکی وتوکی خانەکەمە خەمە ڕەحنەوە بەس ئەنمادە ناوم دەشۆپارەی نەبووە یەگەی گرێکی با حکومەتکەن لە ڕاستیە حکومەتیش نازە ئەم سیعری حەجە دەستکە حکومەتی عێراقی حکومەتی کوردیە حکومەتی سعودە یعنی نرخێکی زۆرە بەلایانی کەمەوە وەرەقە بۆە باشتر بوو یعنی بەیانی ئێمە هات بۆ کەسێک وەرەقە تەسلیمکەی بۆ حاڵێکی ئاوا بۆیە داشکاندنە شتێک کرایە زۆر خۆشی بە ڕیشانەکەی نیواتر بنەوە دەخواست بەڵێ دەستەکان خۆش کاک سیروانجیان زۆر سپاس بە قوربان. کاک سالار دەڵێ خوێندمانەوە کاک سالار ڕانیەی دەڵێ بەداخەوە ئێستا هەندێک کەس دەڵێن ئەو کەسێک کە ناوی دەردەچێت بۆ حەج پارەکە دەبات بۆ عەرەب بەڵام ئەوەیان دەبیت چۆکە ڕوکنی پێنجەمی ئیمانە جوانە. کاک دیاری خضر دەڵێ باشە بۆچی کاتێک حەز دەکەن زۆر بە تەماح دەبن و پێچەوانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەسحابەکان ئەوان تەنها حەسوودیان لەسەر دین بوو پێشبڕشیان لەسەر دین بوو. کاک عەلی دەڵێ بەڕای خۆم ئەم پارەی سەفەری حەجی پێ دەکەن بیدەنە خەڵکی هەژار و کەم دەرامەد لەم قەیرانەی داراییە باشترە عەلی تارینی. کاک محەممەد جان فەرم بە قوربان. بەڵێ کاک محەممەد باش کاگەنوەر باشە بە قوربان سپاس دەکەم. وڵی کاگەنوەر خەڵکانەکە پارەشیان نییە پارەیان نییە بۆیە ناتنە حەج خەڵکانەکە پارەی نییە بۆیە ناتان بەس خەڵکانێکی پارەی خۆ بەلۆری پارەی هەیە ناتە حەج ئێستا پێمان خۆشێ مە سەرۆکی هەرێم بستە حەج سەرۆکی حکومەت بستە حەج ئەوانە بستە حەج نازانم بۆ ناتن یان پارەیان نییە بەلۆری پارەیان کاکە بۆ ناتە حەج یان ئیسلامیەتەکەیان پێتەواو نییە یان باوەڕیان بە حەج نییە. کاک محەممەد جیان مەسەلەی حەج ڕوکنێکە لە ڕوکنەکانی پێنجەمی ئیسلام هەر کەس ئازادە بۆ یەکەمە قسە لەسەر ئەوە نەکەین کە چێ دەچێ بۆ ناچن بۆ دەچن بەڵام گرنگ وەکو هاوڵاتیەک تۆ مەبەستت ئەوەیە کە بە بیگەێنە مەسەلەن ئایا پێ دوایە کە سەفەری حەجی ئەمساڵ خەڵکێک وایە دەڵێ کاکە بە پارەکە بدەن بە فەقیر و هەژار خەڵکێکەیە دەڵێ پارەی حەج زۆرە بەڕاستی 33 وەرەقە خەڵکێکی تر وایە دەڵێ بەڕاستی حەقە ناوەکان ساڵانە بنووسێتەوە ئەوە مەبەستمان ئەوەیە زیاتر لەسەر ئەو باسە قسەی پێنجیانەکەم. وڵی کاگەنوەر حەج فەرزە حەج فەرزە هیلا دەبێ بیکە یعنی هیلا ئەگەر شتێکی چۆن دەبێ فەرز هیلا بەس ئەوەی پارەی هەیە و نایکە ئەوە تاوانبارە یعنی بەرابەر خوا پێغەمبەر تاوانبارە ئەوە خۆی ئەوەی نەشی بێ کاگەنوەر ئەوە نەشی بێ ئەوە گلەی لێ ناکرێەوە یعنی ئەوە من استطاع إليه سبيلا شيء زور باسه وفرضه ولا صار باله اسلامي هەمومان اسلامي الحمد لله زۆر مەمنوون کاگەنوەر زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دایکی ئەوین دەست چەند سەماڵ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باقي كاكا جان زۆر سپاس خوشی بەڕێزم. زەحمە نەبێ پرسیارێکم هەبوو سەرارەت بە حەج فەرموو. ئێمە لە 2008 ناومان دەرچوو لەگەڵ باز ناڵەکانە ناومان دەرچوو بۆ حەج بەڵام تر قسمەت وا بوو منەم کاتە قاتیش نەمتوانی سەفەرەکە بەجێ بێنم داوای بکەمەوە ئەو یعنی حەقەکەمەوە دایکی ئەوین ئەوە دەکرێت ئەو کاتە 2009 بوویان 2000 چەند 2008 تا ئێستا تقریبان دەکا 8 ساڵ نازانم بۆ تا ئێستا بێدەنگ بووی ئەوەندە ساڵە لە دوای یەک خەڵک بۆ حەج ڕۆیشت ئێستاش سەرێک بدە لە بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی چەمچەماڵ
ئەوان حتمما زانیاریان باشتر لە چاکتر دەزانن چۆن نییە بەس پێم سەیرە کە ئەو ساڵ نەتانتوانی ئەو کاتە بۆچی ینی ڕێنمایەکان چی بوو بزانن جێبەجێتان بکردا بە تاوەکو نازانم پێم سەیرە بۆ نەکرا ئەو کاتە ینی بیری ئەومان نەبوو بڵێن داوای ئەو حەقە لەو ساشە خۆتەزانی زروف ڕۆژ بەڕۆژەر بەرەو خراپتر چوە وڵا ئیلا عیلاستان ئەوەی سەردانی ئەوام کە بزانن چیتان پێ دەڵێن دەستەکان خۆشی بەڕێزم زۆر سپاس زۆر سپاس ئاودێر لە شارە زۆر بەڵێ بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باشمان صايان. سپاس بە قوربان براکەم. بابا صايان أما شخصية مثل أو موظفا صايان بعد في براشو صفتي منافقة أنا. جان؟ كيكي أتبع بعد كسفيت أو صفتي منافقة يعني هيك أتبع روفا سنها صار صرفتها بالرابع الدنيا لبس الدار بس كي أشبه حاجة. أي كان هراء كان قاربنا ذاك صفي منازعم. حاڵی نەبوو منازانم بەست پەیوەندەکەت زۆر خراپە کاک ئاودێرەگەت شوێنەکەت بگۆڕی بە شوێنێک فەرموو بە قوربان با لێک حاڵی بین بعض منافقة يعني كيف ما صايان والله نازم حاڵی نابم فەرموو ما صايان بعض جاتت فيها أو صفتي منافقة يعني یەکی ئەچێ بۆ ئەو وڵاتانە وڵاتە ئەوروپیەکان بۆ گەشتدار و بۆ ڕابواردن بۆ ئەوە هیچ نایژن کە ئەچێ بۆ ڕابواردن و بۆ گەڕیان چەندێ پارە سەرفەتا بەسی دەگەچێ بۆ حەج کاکەم پارە بۆ ناداتە سەخیرێک و نازانم وەڵای ئەو سیفەتی منافقە ئەو زۆر ناشین بە هەر حاڵ ئیدی چی بکەن کاک ئاودێر هەر کەسە و ڕێی خۆی باز دەکات ئەوەی کە پارە کۆ دەکاتەوە دەچێت بۆ حەج خوا بمبارەکی کا و پیرۆزی بێ خوا لێی قبوڵکە ئەوەی کە بۆ خۆی دەچێت بە ئەوروپاش دەستی خۆش بێ و کەیفی خۆیەتی و ئیدی ئازادە بۆ ئێمە بە واقعانە تۆزێ قسە بکەین هەرواشە ئیدی هەر کەسە بە ئارەزووی خۆی قسە دەکات بە بیری خۆی بیر دەکاتەوە بەڵێ 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 دەستەکان خۆش کاک ئاودەرجان زۆر سپاس بە قوربان کاک یاسین تەها لە فەیسبوک دەڵێ لە گشت حاجیان پیرۆز بێ خوا بە قسمت هەموو باوەڕدارێکی مسلمان بکە زمناکۆ پاڵانی دەڵێ بەڕاستی ئەوەی ناوی دەرچوە و دەڕوات گەورەترین بە بەهرەی بەزەی خوای کە پێی بەخشراوە کاک سەردار باڵەکی دەڵێ بەرپرسانی هەرێم شەرم ناکەن بەو خەیرانە ڕێگە لە خەڵکی دیندار ئەگرن بۆ جێبەجێکردنی فەرزەی حەج بە دانانی ئەو بەڕە زۆرە پارەیە کاک مستەفا عەلی دەڵێ بەداخەوە لەبەر نەبوونی ناتوانین ئەم سەفەرە بکەین و تەنها بە باسکردنی ئازارمان دەدەن کاک محەممەد موسا دەڵێ هیوادارم ئەو کەسانەی کە ئەمساڵ دەچن بۆ حەج و دوعای سەرچیان لە ناوچوونی ئەم بەرپرسانە بێت کە لە کوردستانیان بەم زوو ڕۆژیان خوای گەورە هیدایەتیان بدە با دوعای خێران بۆ بکەین کاک عەزیز دەڵێ بەڕاستی بە هەرەیەکی گەورەیە ئەگەر خوا بە نسیبمان بکە وریا محەممەد دەڵێ خوای گەورە بیکا بە نسیبمان کاک ڕێباز عەزیز دەڵێ سڵاو کەناڵی پەیام دەستی کردەوە بە پەخش فریکۆنسەکەی چەندە فریکۆنسەکەی کاک ڕێباز وا بزانم بۆم ناردی بەڵام هەر بۆ بینەرانیش بە دووبارەکەینەوە 12 521 500 ڤێرجیناڵ ڤێرتیکاڵ بەڵێ کاک خوشکە سازگار دەڵێ خی گەورە بە نسیبی ئێمە و هەموو مسلمانێکی بکات بەڵێ بەڕێزان و خۆشەویستان چێمان لەگەڵ با بفەرمێ بەڵێ ئەوەی کە دەگوزارێ ئەوەی کە باز دەکرێت لەسەر مەسەلەی حەج دیارە بیر و بۆچوون زۆرە هەر وەکو لەو بەڕێزانە لە تەلەفۆنەکان ئاماژەیان پێ هەر وەکو لە پەیوەندی تەلەفۆنەکان و هەروەها لە کۆمنتەکانیشان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە حەج ئەوە هیچ کە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام پێنجەمین ڕوکنی ئیسلامە بۆ ئەو کەسەیە کە توانای مادی هەبێ و توانای جەستەیی هەبێ بتوانێت بچێ و بێتەوە ئەو سەفەرە بکە ئەوەی دەتوانێتدا هەبێ دەچێت ئەوەی لە تواناشیدا نەبێ مادی ئەوە دیارە شتێکی لەسەر نییە ئەوەی کە گوێمان لە مامۆستایانی بەڕێز بووە
بەڵام ئیتر دەمێنێتەوە بۆ ئەوەی کە خەڵکێک پێی وایە ئیدی ئەمە 33 وەرەقا 33 گەڵا زۆرە بۆ سەفەری حەج لەوەرەوەی کە من هەردوێنێ برادێک تەلەفۆنی کردوتی من خۆم و خێزانەکەم ناوم دەرچووە 33 66 لەوانەیە بە 75 وەرەقەش بە نزیکی دەفتەرێک ئێمە نەتوانین بچین و بینەوە بێگومان ئەوەش دەبێتە گرفت بۆ خەڵکانێک کە ئێستا لەم بارودۆخەی هەرێمی کوردستاندا خۆتان ئاگادارن بارودۆخێکی سەقامگیری ناخۆشی ئەم سیاسی و هەم ئابووریە دەکرێت ئەوان داوای ئەویان دەکرد کە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان تۆزێک لەم پارەیە کەمکەنەوە بۆ ئەوەی کە خەڵک بتوانێت ئەم سەفەرە ئەنجام بدا. ئیدی ئەجا خەڵکێک بۆ خۆی دەچێتە ئەوروپا سەفەر دەکا ئەوە کەسێکی ئازاد و ئاساییە ئەوەی کە سەفەری ماڵی خوا دەکا و پارە کۆ دەکاتەوە بۆ سەفەری ماڵی خوا ئەوەش ئازادە و ئاساییە. ئیدی ئێمە تەنها ڕاو بۆ چون و سەرنجەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست وەردەگرین لەسەر ئەم باسە. لە پەیجی ئەنوەر سەباحیشدا هەندێک کۆمنتمان بۆ هاتووە دەیخوێنینەوە. کاک مەریوان علی دەرێ حەز دەکەم بزانم بە پێوەرێک ئەم نرخە بە چ پێوەرێک ئەم نرخەدانراوە کاک حاجی تکایە وەڵام جاوەڵا کاک حاجی گەر بیزانی باە بە چ پێوەرێکە نەیدەهێشت ئەو پارەیە ئەوەن دەبێت کاک ڕەحیم لە عەربەت. بەڵێ کاک ڕەحیم بەڵێ بە قوربان فەرموو. ئەگەر دەنجی تەلەڤیزیۆنەکەت کسکەی کاک ڕەحیم گیان دەنجی تەلەڤیزیۆنەکەت کسکە و قسە بکە بە قوربان فەرموو. بەڵێ کاکە گیان لە عەبدوڵڵا لە سوو کردێکی لە شەیدان نووساو ئەو ناوی ئەمە بۆ دەرناچێت تا چوا کەرتم نووسیوە. بەڵێ بەڵێ کاک ڕەحیم گیان. بەڵێ وەڵا کاک ڕەحیم گیان ئەوەی کە جەنابەت پرسیار دەکەی ئەوە دەبێت لە بەڕێبەراتی حەج و عومرە وەڵامەکە وەرگریەوە و تیر و پشک لەوێ دەکرێت ساڵانە ئەو ناوانەی کە 5-6 ساڵ بەر لە ئێستا نووسرا بەڵام دیارە بڕیار دراوە ئیتر لەمە دو ساڵانە ناونووسرا. وەڵا لە هەر شار و شارۆچکەیەک هەیە مەسەلەن لە هەولێر و لە دهۆک و لە سلێمانی ئەوە لە هەولێر وەزارەتی ئەوقاف لێرەیە بەڕێبەراتی حەج و عومرە لێرەیە و لە شار و شارۆچەکان بەڕێبەراتی هەیە. تۆ لە عەربەتی نازم لە عەربەت هەیە یان نا بەڵام خۆ سلێمانی ئەوەندە دوور نیە لە عەربەت 20 دقە ڕێیەکە چارێکێکە. تۆ ئەو کاتی خۆی لەکوێ ناوت نووسی بڕۆ ئەوێ لەکوێ کاتی خۆی ناوی خۆت نووسی بڕۆ ئەوێ سەردانی ئەوێ ئەلموهیم لەکوێ نووسیت بڕۆ سەردانیان بکەوە بڵێ کاکەم ئەوەندە ساڵە ناوم نووسیوە بۆچی ناوم دەرنەچووە یاخود چۆنە بە شێوەیە کە ئایا ڕێنمایی چییە بۆ ساڵی داهاتوو ئەو شتانە بپرسە ئیشاڵە وەڵام دەدەنەوە کاک ڕەحیم گیان دەستەکان خۆش بە قوربان. بەڵێ بە قوربان زۆر سپاس. بەڵێ چێمان لەگەڵ بە شیکار بەڵێ فەرموو کاک شیکار. وعلیکم السلام ورحمة الله بە قوربان. زۆر سپاس بە قوربان. پێشەشی پیرۆزایی لەو کەسان دەکەم کە ناویان دەرچووە ڕاجێ نەدەنە قسەی خەڵک چونکەمە هەلێکە ڕوخساوە بۆ کەس ناخوت لەو زروفە من پێم وایە ئەو کەسەی ئێستا هەر ماڵێک سیارە چیە لە ماڵەوە من بم سیارەکەی خۆم دەفرۆشم ئەو خوشخسەتە دەقۆزمەوە ئەوە تعویز ناتۆ زەحمەتە چونکەوە کوردستانە و وەتەن عەرەبیە بەخۆی دەورەی دراوە بە مەشاکل هەرێکە ڕوخساوە بۆ ئەم ساڵەکە خوای گەورە بانجی کردی لەی سیارەکە دەفرۆشمەوە ڕەنگە سیارەکە تعویز بوویتەوە بەڵام حەجەکە تعویز نابتەوە ئەمە فرسێتێکی گەلە ڕزێڕینە دیارە خوای گەورەوانەی خۆش ویستێ بۆی ناویان دەرچووە هیوادارم کەس پەشیمان نەبتەوە پارەکە دێتەوە جێگای بەڵام زەحمەتە عومر و دەڕوا کەمکوتی لە عومر دەبی نوقستانی دەستەر دەبی کاتی دەچی ناتوانانی ئەرکەکانت بە جوانی بەجێ بگەینی ئەوەش دەبی هەرێک لەسەر خەڵک هیوادارە ئەو کەسانی کە خەڵک سار دەکەنەوە با بەخوان یەکەمدا تۆبەک بکەن دواتر ئەو دەبرێنە خەڵکی و پارەی بۆ دەدەیەوەی ئەمە فرسەتێکی زێڕینی پێ دەڵێن چۆن ئەو کەسانێکەوە دەچن لە خارج بۆ لای شوێنەکانی برێن کەنیسەکان دەچن شانازی پێوە دەکەن ئاخوای هەموو مسلمانێک شانازی پێوە کە ناوی دەرچووە بانگواز بکەورێکا کە ناوم دەرچووە گەردەن ئازادیان لێ بکەن ئەمە کاکە دووبارە ناتۆ زۆر زەحمەتە وەرزانمان ساڵەکە هەندێک شەرتیشیان داناوە ئەو کەسەی نەچیتن دواتر مافی نامینێ بۆ ساڵێکی کرد هیواداریان وەش ڕەچاوکەن چکە بەڕاستی تعویز نابتەوە کاکە تەمەن دەڕوا مردن لە پێشە
بەڵام پارە و سیارەوانە تعویز دەرتەوە ئینشاءالله هەموو بریان نەرم دەبی ئەوانەی ناویان دەرچوە خوای گەورە لەیان سار دەکەوت دەچن ئینشاءالله دەستەکانت خۆش کاکشی کاری بە قوربان زۆر سپاس کاک شێخ هەڵمەت فەرموو شێخ هەڵمەت لە شارە زور سڵاوتان لێبێ سڵاو بە قوربان من بەنسبەت خۆمان مێقس لەسەر تەوەرێکی تر بکەم ڕاستەکەی بۆ ئەو جالەو تەوەرێکە کە ناتان هەڵتان بشاردووە چۆن ئەگەر خەتم بێت تەوان چۆن کەناڵی پەیام لەو کاتێک کە دەستی کردەوە بەکارکردنەوە چۆتە ناو دووبارە چۆتە ناو ڕاگەاندن بەڕای من یعنی لە سەرەتاوە دیار بۆ کەشتێکی تازەی پێ لە ناو ڕاگەاندنی کوردیان بەڵام بەداخەوەی کەیسەی دینی نێمۆک و دینەدانی کەناڵی پەیام يعني شتێکی ئەو تازە نبین لە کەناڵی پەیام ینی هەندێک جار لەوانەیە ئاوا سلام خواتە بۆی هەر لە چاوەڕوانی کردنەوەی کەناڵی پەیامە بووینە بە یەکەمین بۆ نمونە بەرنامەکەی جەناب ینی پێ پێ لەگەڵ کەناڵی ئەنافتی ئاڕات جێبە پێ ینی هەر لە بەرنامەکەی جەناب تەریکدا تا چەندین پێشکەشکاری تر ینی ئەیبین هەمان فکرەوە هەمان بۆ چوون و هەمان ئەتەکێت و ئادابی کەناڵی ئەنافتیە بەس کاک شێخجان ئەو بەرنامەی من کاتێک لە 2009 لە دەی یەکی 2009 ئەو بەرنامەیەم پێشکەش کرد ئەو کاتە ئەو کەناڵی بەڕێز باسی دەکەی هیچ کارتێک هەر لە وجود دانەبوو نازانم ئاگاداریان نا من بۆ معلوماتی جەنابەت لە دەی یەکی 2009 برای تۆ یەکەم بەرنامەی ئەو کات بە ناوی خەمی خەڵک بۆ 2000 بۆ دوانگەی خەڵک پێشکەشی دەکەم تا ئێستای لەگەڵدا بێ نازانم بۆچی پێ بە دوای خەڵکدا دەڕۆی نازانم ینی پێم سەیرە ئەجیزم با من ئەوە تێگەێنم دیزایانی بەرنامەکەی تۆ هەمان دیزایانی ڕای تۆی کەناڵی پەیام وایانە سەرەتای کردنەوەی کەناڵی پەیام بە شێوەیەکی باش هاتنەوە ڕاگەاندنەوە من باسیەوە بکەم سەرەتای هاتنەوەی کەناڵی پەیام باش بوو بۆ لە ئێستاشم مەرزنەی کە دووبارە هاتووە ناو ڕاگەاندنی کوردی هەر بە شێوەیەکی باش هاتنەوە بەڵام دوای ئەوە دەست کرد بە من ناچارم بێتم زۆرە لە تەقلید ئەمە سوپاسی تۆ هەموو خەڵک دەکەین پێشنیارمان بۆ بنێرن ڕەخنەمان بۆ بنێرن لە ڕێگای ئیمێڵەکان لە ڕێگای تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک سوپاسی هەموو کەسێک دەکەین کە تێبین و سەرنجمان بۆ بنێرن طبعا ئەمە کەناڵی پێیان بە کەناڵی خۆمان نەزانین پێشنیار ناکەین بەڵام حەقیشە ینی حەقیشە دەستەکان خۆش بێ کاکە شێخجان سوپاس دەکەم بە قوربان کاک محەممەد منتیک دەڵێ نرخەکەی زۆرە هیوادارم کەمی بکەنەوە کاک کامەران دەڵێ باشە خەڵک کە دزی لێ دەکرێت پەنا بۆ خوا و ماڵی خوا دەبات بەڵام ئەوانە لای خۆمان وا دزی لە خوش دەکەن کاک موسا دەڵێ میلەتی کورد بە هەموو شتێک ڕازیە قابلیتی بەداخەوە ناکرێت بۆ شێوەی باسی میلەتی کورد بکەین ئێمە هەموو تامیمکردنێک باش نییە ئەسمان ئیسماعیل هەڵشەوی دەڵێ پارەیەکی زۆرە 20 وەرەقە زۆر گونجاو بوو ئەوانەی دەچن بۆ حەز دەبوو هەمویان ناڕزایی خۆیان دەر ببڕن بەرامبەر بە بەڕێبەرایەتی حەج و عومرە دەبوو بەراوردێک لەگەڵ وڵاتانی جیرانیش بکرێ کاک فڕوشە ڕێیان دەڵێ پێویستە خەڵکی کوردستان بزانن پێویستیان ئێستا حەز لە کوردستانیش دەکرێت خەڵکی هەزار زۆرن خەڵکی زۆرن باڵێ خەڵکی زۆر یەک دقیقە کاک عەدنان بورە دەڵێ هەزار زۆرن خەڵکی زۆرن بە پارێک کرێ خانویان نییە یان کە گەنجێک ژنی نەهێناوە یان باوچێک لە جێگا کەوتووە چارەسەری نەخۆشیەکەی بکرێت تا بتوانێت دووبارە ماڵ و منداڵی بەخێو بکات بەڵێ دەستەکان خۆش کاک فڕوشە بەڵێ کاک عەدنان گیان کاک حاجی جان سلام علیکم سلام و رحمة الله و بەرەکات بە قوربان چۆنی باشی کاکی سپاس دەکەم بەڕێز برای گەورەی فەرموو خۆشیان بەرنامەیەت لێ یەکەم زۆر سپاس پیرۆزبانی خۆشم پیرۆزبای خۆم لەو کەسانە دەکەم کە ناویان دەستە بۆ حەزی ماڵی خوای پەروەردیگار خوای پەروەردیگار ئەوانەی بۆیان دەرچووە خوای پەروەردیگار بە سەلامەتی دیان داوەتیان کە لە ماڵی خۆی ئەوانەی دەریش نەچوینە خوای پەروەردیگار ئینشاءڵڵا لە ساڵی داهاتوو خوای پەروەردیگار داوەتیان ئەکات بەڵام من پێشنیارەکەمێ بۆ خەڵکی ئەوانەی دەرن کە ناومان دەرنەچۆ کا حاجی ئێستا 1000 و قسوور ناو ئیپارەکەمای تۆ دەرچوە لە سەوافە ئێستا هەتا 20 مانگەگەر گوتیان ئەگەر معاملات نەکرێ 24 تا 24 معاملات نەکرێ
حەقیان دەسووتێ چۆن نازانی کعدنات بمبورە ئەوەی چی ئەوەی ساڵی پارسێ هەندێک هەزار و قسوور ناوبوو هەزار و قسوور ناوبوو ساڵی ڕابردوو دەرچووە هەتا کوێستا زۆر کەس نازانێ وتیان ئەگەر تا 24 معاملات نەکرێ حەقیان دەسووتێ جوانە زۆر هەیە نازانی کە حاجیان دەستخۆشوی زۆر سپاس بە دەستەکان خۆش زۆر سپاس ئەوەش زانیاریەکە کە دەڵێ هەندێک ناو ئی ساڵی پار کە گەڕاوەتەوە دەرچووە تا 24 واتە پاش چەند ڕۆژێکی تر ئەگەر نەچن ناوەکانیان بە دۆداچون نەکەن بۆ ناوەکانیان و ڕێکاری پێویست نەگرنە بەر ئەوە دیارە ناوەکانیان دەسووتێ ئیدی بەڵێ ئەمە ڕاو بۆ چوونی خەڵکە لەسەر مەسەلەی حەج لەسەر مەسەلەی ینی ئەو سەفەرە دیارە گومان لەوەدانیە کە سەفەرێکی پیرۆزە سەفەرێکی خۆشە و جێبەجێکردنی ڕوکنێکە لە ئەرکانەکانی ئیسلام و جارێک لە تەمەنە واجبە لەسەر هەموو مسلمانێک وانەی کە ئیمکانی مادی و جەسەدیان هەیە و لێرەدا خەڵک لە ئەم ساڵدا وەکو ئاماژەم پێکرد گلەی زۆری ئەوەی دەکەن کە پارەکەی زۆرە لەوانەیە خەڵکانێک هەبن نەتوانن ئەو سەفەرە ئەنجام بدەن لەبەرەوەی لە ئێستادا چووکە باریدارایی هەرێمی کوردستان بەخراپە بۆیە داوا دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف و بەڕێبەرایەتی حەج و عومرە کەمێک لەم پارەیە کەم کاتەوە بۆی کە خەڵکی بتوانێت ئەم سەفەرە ئەنجام بدە ئەوە لایەک لە لایەکی تر خەڵکانێک پێیان وایە کە ئەم ساڵ خەڵک با نەچێ بۆ حەج ئەوە قسەی خەڵکە دەڵێن کە هەژار و فەقیر و نەدارێکی زۆر هەیە پێویستە هاوکاریان بکرێ و ئەمەش ڕایەکی ترە بۆیە ئێمە تەنها وەکو ئاماژەم پێکرد ڕایەکانی ئێوە دەگەیەنین ئەوەی کە ئێوە باسی دەکەن بۆ ئێمە دەگەینینە خەڵک و دەگەینە دەسەڵات وە لەبەر ئەوەی برادێک ئاماژەی بۆ کرد کە ئەم حەجە خەڵک دەچێت زۆر زاشتی وامانگوێ لێ دەبێت دەڵێن پارە دەدەن بە عەرەب بەداخەوە ینی تۆ مەکەی پیرۆز قیبلەی مسلمانان ئەو حکومەتەی ئێستاش لەوێ بێ هەر حکومەتێکی تر لەوێ بێ هەر کەسێکی تر لەوێ بێ ئەگەر ئەجنەبیەک حکوم بکە و ئەگەر ئینگلیزێکە ئەگەر تورکێکە ئەگەر عەرەبێکە ئەگەر کوردێکە هیچ لە وەزعەکە ناگۆڕێ ئەوە ماڵی خوایە و هەموو خەڵک سەردانی خۆی دەکا و حەجی خۆی دەکا و ڕوکنێک لە ڕوکنەکانی ئیسلام جێبەجێ دەکا و ئەو خەڵکەی کە دەستێش بۆ ئەوێ دەتوانێت ئەسڵەن هیچ شتێک نەکڕێت لەوێ تەنها و تەنها ئاوی زمزم کە ئەویش بە پارە نییە و ئەگەر قەسبیشی هێنا ئەژینا هیچ کەس واجب نییە لە سەری شت لەوێ بکڕێ و سونەتیش نییە شت لەوێ بکڕێ بەڵام ئەوەیە کە خەڵچێک بۆ خۆی حەزی لێ بیکڕێ بە دیاری شت بێنێ ئەوە شتێکی ترە بەڵام بۆ ئەوەی کە خەڵکانێک پێیان وایە ئەو پارەی ئیدی دەدرێ بە بەداخەوە ینی بە خەڵکانێک لەوێ وانە کابرا پارەی لێوەردەگیری حەقی ئەوەی کە دەخەوێت لە فندق لەوێ پارەی ئەوەی لێوەردەگیری کە بە تیارە بۆ ئەوێ دەبدرێ تەواو ئیتر ئەوەی تر دەبێتەوە سەرە خۆی کە خۆ بە شەریش لێ نازانم ببێ خواردن دەبێ ئەو پارەیە کە پێیتی بەشی ئەوەی کە خواردن بۆ خۆی دەخوا تا ئەو سەفەرەی ئەنجام دەدا کاک عەلی تاڵەبانی لە کەلار بەڵێ قوربانە کاتۆ باش ئەو کاتەوە باش بە قوربان دەستخۆش بۆ تەوەرە جارە سەفەرێکی خۆش بۆ کەسات نایان دەچۆ لە ڕێپیر و پشکەوە بۆ ناو ماڵی کوردی قسە لەسەرەوەی حەج لەسەر حەج و عومرە من بە بۆچوونی خۆم کە حەج و عومرە بۆ بە کۆمپانیایەک بۆ بە بازرگاریەک کۆمەڵێک کەس چەندە موچایەکە دووبارە بێت ڕا بۆ عومرە ئەڕاتە حەجە دێڵی کاکە 10,000 کەس ملیۆنی کەسێ نانیە بیخوا برسێبی وەڵڵای حەجێکە ئەوە حەجێکە کە بیکەین هەزاران فەقیر و هەزاران خۆتان بە خۆ چاوی خۆتان کاوینی خۆتان چاوپێکردنی خۆتان ئەوەش حەجێکی گەورەیە خوانەی فەرمووە هەتەنال تۆ ئەبێ هەر حەج بڕۆی بەڵێ ڕەفەرزە لە سەرمان سنەتە لە سەرمان کە بڕۆی هەر بسڵمانە دا بسڵمان بەسێت خوا بە چایەکیشمان لە فەقیر و فەقەرا بێ چایەکیشمان لە گیفاری خۆمان بێ چایەکیشمان لە جراوسەکانیشمان بێ زۆر سپاسانەکەم بە دەستەکان خۆش کاک عەلیجان زۆر سپاس بە قوربان دەستەکان خۆش وەکو ئەمەژەمان پێکرد لە سەرەتا بە حەقەت
مەسەلەی سەفەری حەج واجبێکە جارێک لە تەمەندا واجبە و ئەوەی کە بۆی بکرێ و بتوانێ هەروە بووە سەفەر دەکا. زۆر زاریش بووە کە خەڵک هەبووە هەم سەفەریش دەکا و هەمیش هاوکاری هەژار و نەدار و کەم دەستەکان دەکا. دیارە ئەمەش دەگەڕێتەوە سەر هەموو ئەو کەسانی کە سەفەر دەکەن بۆ حەج بۆ سەفەرە پیرۆزە ئەو ڕوکنەی ئیسلام جێبەجێ دەکەن. ئیتر ئەوە خەڵکە و هەر کەسە و بە ئارەزووی خۆی ئایا لەو مڵک و سەرەت و سامانەی کە هەیەی چەندی لێ دەبەخشێت چەندی لێ نابەخشێ. دیارە مەسەلەی زەکات شتێکی جیایە ئەوەی کە مسلمانە زەکاتەکەی خۆی دەدا، بەڵام مەسەلەی سەدەقە و پارە بەخشینەوە بۆ خەڵک ئەوە کەس ناتوانێت زۆر لە خەڵک کا بڵێتەکە ئیلا دەبێت بە زۆر تۆ ئەو پارەیە بدەی بە خەڵکیان ئەو سەفەرە ناوێت بکەی پارەکە بدەی. ئیتر دەگەڕێتەوە سەر ئەو خەڵکە خۆیان بە خۆیان ئارەزووی خۆیان و خۆیان دەتوانن بڕیار لەسەر پارەی خۆیان و لەسەر سەفەری خۆیان و لەسەر ئیشی خۆیان بدەن. مەسەلەی حەج و عومرە ساڵانێکە دیارە لە هەرێمی کوردستان یاخود لە تەواوی دنیا بە بڵێن ئەوەی کە ئاگادارم لە هەر ملیۆنێک کەس 1000 کەس بۆی هەیە بچێتە حەج. بۆ نمونە ئەگەر دامانە هەرێمی کوردستان 5 میلیۆن کەسە دەبێت 5,000 کەس سەفەری حەج بکە. ئەوە فەرەزیە چۆن دەڵێ کەواتە ئەم ساڵیش ئەوەی کە ئاگادار بین لەبەر ئەوەی کە لە مەکە لەوێ ئێستا لە نۆژەنکردنەوە و لە فراوانکردندایە بۆ هەموو وڵاتان دیارە بۆکو 120 واتە لە هەر 100 کەسێک لە هەر 1000 کەسێک ئەوەی ئەمە ئاگادارم 200 کەس ناچێتەوە بۆ حەج. بۆی کە قەرەباڵغێکی ئەو تۆ دروست نەبێ ئەو شوێنە لە نۆژەنکردنەوەدایە لەوانەیە ئیستیعابی ئەو هەموو خەڵکە نەکا. بۆیە داوایان کردووە کە هەر وڵاتە و بەشێک لە ئەو حاجیانە کەم کاتەوە تاوەکو بتوانن سەفەرەکە بە ئاسانی بە ئەوانتر فراهەم بکرێ. بەڵێ ئەو بەڕێزانی کە ئاماژەیان کرد بە چەند شتێک مەسەلەی پارە کە دیارە بەڕاستی لە ئێستاوە کە لە دوێنەوە تایبەتی کە ئەو ناوانە بڵاو بۆتەوە و هەروەها ڕاگەیەندراوە بۆ هەر کەسێک کە سەفەری حەج دەکا پێویستی بە 3300 دلار هەیە. ئەمەش بۆتە بارێکی قورس لەسەر خەڵک و هەروەها خەڵکێکی تروکو ئاماژەمان پێکرد دیارە گلەی ئەوە دەکەن ئێمە چەندین ساڵە ناو دەنووسین دەرناچێەوە چەندین ساڵە ناوێکی زۆر نووسراوە و نێزیکی 100,000 کەسێک ناوی نووسی بوو. هەر ساڵە و تیر و پشک دەکرا هەندێک لەو ناوانە بەردەکەوت و ئەو سەفەریان بەردەکەوت. بەڵام ئەوەی کە ئاگادار بین دیارە لەمە دو ساڵانە تیر و پشک دەکرێتەوە بۆ ئەوەی کە خەڵکی تریش بێن ناوی خۆیان بنووسن. ئەمە شتێکە. ئیتر لەوانەیە وڵات هەیە شێوازێکی تر بەکاربێنێ بە تەمەنەکان یەکەم جار بنووسێ و ئەوانی کە بە تەمەنن زۆر لەوانێت 2 ساڵ 3 ساڵتر نتوانن ئەو سەفەرە بکەن. هەندێک وڵات هەیە هەر حەزی لێبێ ناوی خۆی نووسیەوە بەسەرەیە ئیدی سەرە تاکەی سەری دەگاتێ ئەوە کەیفی خۆیەتی. لە هەندێک وڵاتیش هەیە وەکو ئێمە ئێستا کە چۆن لە هەرێمی کوردستان تیر و پشک دەکرێت بۆ ئەوەی کە ساڵانە ئەو ناوانەی هەموو نووسراوە لە ڕێگەی سیستەمێکی ئەلکترۆنیەوە تیر و پشتێک دەکرێت بۆ ئەو خەڵکە چاوەڕوان دەکات ناوی دەربچێ. وەکو ئاماژەشم پێکرد ئەوەی کە ئێمە گوێمان لێ بۆ لە مامۆستایانی بەڕێز لە مفتیانی ئیسلام ئەوەیە کە ئەم سەفەرە واجبێکە و فەرزێکە لەسەر هەموو مسلمانێک لە تەمەنیا ساڵ جارێک ئەوەی کە بۆی کراو ئیمکانی مادی و هەروەها جەستەیی هەبوو و ئەوەی کە دەچێت بۆ ئەوێش واجبەکانی خۆی جێبەجێ دەکا. مەرج نییە بکەوێتە ژێر چۆن دەڵێ پاڵەپەستۆی ئەوەی کە وڵا فلانە کەس دەڵێ ئەو دیاریم بۆ بێنە ئەو دەڵێ ئەو دیاریم بۆ بێنە بۆی هەیە کە هیچ شتێک نەکڕێ و بۆشی هەیە بە ئارەزوی خۆی بکڕێ دەگەڕێتەوە سەر خودی ئەو شخصە ئایا دیاری بۆ خەڵک دەکڕیان نایکڕێ. بەڵام وەکو واجب نییە لەسەری کە دیاری بکڕێ تەنها ئەوەی کە حەزی لێیە ئەوە ئاوی زەمزمە بوو ئاخود قەس پشتی وایە خورمایە دەیهێنێ. ئەوەی تر بۆ ئەوە نییە ئەوەی کەوا خەڵکێک وا تێگەیشتۆ بەداخەوە چۆن دەڵێ ینی وا بە سووک یاخود چۆن دەڵێ بە شێوازێک سەیری حەج دەکەن وەکۆی کەسێک بچێتە ئەوروپا بە ئاسایی وەری دەگرن ئەوە بەداخەوە نییە. مەسەلەی حەج جیایە وەکو مسلمان بە گرنگی وەریگرتووە و بە گرنگیش وەسف کراوە. لەو بەڕێزانش کە پەیوەندیان کرد
هەرێکەوت ئەمان ڕای خۆی باز دەکات سەرنجی خۆی باز دەکاتەوە تێبینی خۆی باز دەکات ئەمەش شتێکە ناکرێ ئێمە لەسەر ڕای خەڵک قسە بکەین بەڵام ئەوەی کە ئێمە ئاماژان پێکرد و ئەوەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین تەنها ئەوەندەیە سەفەری حەجە و خەڵک تەمە نادەکا بەڕاستی ینی وەکو بە بەڕێزە ئاماژەی پێکرد سەفەرێکە و لە جارێک لە تەمەەن تا بۆ ڕێک دەکەوێت دەچی با کابرا ئەگەر لە ماڵەوە سیارەیەکی هەیە سیارەکەی بفرۆشە یاخود هەر جۆرێک جۆرەکان بێ هەوڵدا ئەو سەفەرە ئەنجام بدا بەوەی کە بتوانێت ئیدی ئەلەو فرسەتە چۆن دەڵێ بەهرەمەند بێ و سوودمەند بێ و ئەو فرسەتە لە دەستی خۆی نەدا ئیتر دەمێنێتەوە بۆ ئەوەی کە لەوێ کابرا بۆ خۆی چەندە عیبادەت دەکات چی دەکات چی ناکە ئەوەش دەگەڕێتەوە سەرخۆی و پێویستە ئەو کەسانی کە سەفەری ماڵی خوۆش دەکەن لە حەقیقەتدا شارەزاییەکی وا پەیدا بکەن کە دەچن لەوێ چۆن و بە چ شێوەیەک ئەو فەرزەیە ئەنجام دەدەن بەداخەوە من کە خۆم سەفەری حەجم کردووە خەڵکانێک هەن لەوێ ئەسڵەن نازانێت بۆچی هاتووە و چی دەکا و چی ناکە و چۆن تەسەڕفاتێک لێرە دەکە هەمان تەسەڕفاتانش لەوێ دەکا خەڵکێکی شەیە بەڕاستی زۆر بە جوانی ئەدای واجبی خۆی دەکا و زۆر بەڕێک و پێشی خەڵکێکی شەیە باوەڕکەی وا هەیە هەر چۆن دەڵێ حەزی لێ یعنی ئیتی ناوەکەی نووسرا و حەزی لێ و سەفەرێکە و هاتووە و زۆر شوێنی بینی و حەز دەکە ئەوێژ ببینێ بۆیە هیوادارین ینی ئەو سەفەرە نەبێ بە عادەت بە عیبادەت بێ چکە سەفەرێکە جێبەجێکردنی ڕوکنێک لە ڕوکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە هەمومان دەبێ اشتیاقمان هەبێ هەمومان دەبێ بە حەزەوە هەوڵ دەین ڕۆژێک لە ڕۆژان ئەو سەفەرە ئەنجام بدەین هەروەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک سەفەری حەج بکە و لەوێ بە شێوازێکی ڕێکوپێک ئەدای واجبی خۆی بکە و هیچ پێشێلکاریەک چۆن دەڵێ نەکا و هیچ بێ ئەمریکی خوانەکە کاتێک کە ئەو واجبەتەوە و دەکا و دەگەڕێتەوە وەکو ئەوە وایەکە تازە لە دایک بێ واتە پاک دەبێتەوە لە هەموو گوناهێک و ئیتر لاپەڕەیەشی نوێ لە ژیانی هەڵدەدرێتەوە هیوادارم ئەو لاپەڕەیە بتوانین کە بە پاچی ڕای بگرین و لاپەڕەی ژیان بەڕاستی هەمیشە خۆشە بە پاچی بە جوانی بە چاچی بمێنێتەوە ئەوەی دەمێنێتەوە کە قسەی لەسەر بکرێت زیاتر ئەوەیە کە مەسلەی سەفەری حەج حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بەڕاستی چاوێک بخشێنتەوە بەو پرۆسەیە هەم لە ڕووی چۆن دەڵێ مامەڵەکردن لەگەڵ ئەم پرۆسەیە لە ناونووسین و لە تیر و پشک و لە شێوازی ئەم پرۆسەیە و هەروەها لە هاوکاریکردنی خەڵک جا هاوکاریەکە بەوە دەکرێت کە وەکو چۆن ئێستا هەرێمی کوردستان نییە خۆ لە هەموو وڵاتانی دنیا چۆن دەڵێ بەهۆی دابەزینی نەوت بەهۆی خراپی بار و گوزەران بەهۆی خراپی بارودۆخی دارایی معقول نییە لێرە بەو شێوەیە بێ لە شوێنێکی وەکو سعودیەش ئێستاکە ڕەچاوی ئەو شتە نەکرێ حتمما دەکرێت هەرێمی کوردستان قسە بکەن لەگەڵ وەقفی شیعە وەقفی سونیە لە بەغدا چۆنە بە هەر شێوەیەکە چکە ڕەبتێک هەیە لە بینی حەج و عومرەی ئێرە و بەغدا و دەکرێت هەوڵ بدرێت لە گواستنەوەی حاجیان بە فڕۆکە تۆزێک لە نرخەکەیکەم بکرێتەوە هەروەها لەوێ وەکو ئەو تێل و فندقانەی کە بۆیان دەگیرێت لەوێن دەرێ پارەکەی کەم بکرێتەوە چکە ئاسانکاری بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە ئێستادا تەنها واجبی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە پرۆسەیەکە و سەفەرێکە هاوڵاتی ئەم هەرێمە دەیکا و لە سەر حکوومەتی هەرێمی کوردستانیش پێویستە یارمەتی دەربێ ینی هاوکار بێ خۆ ئەگەر نەتوانێت پارەیان بۆ بدە دەتوانێت هەندێک پارەیان بۆ کەم کاتەوە دەتوانێت لەو شوێنانە هەوڵدەن بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان چیان کردووە چیان نەکردووە بۆ بارودۆخە دەکرا ئەوان هەوڵدەن ئەو فندقانەی کە لەوێ دەگیرێ تۆزێک لەو پارەیە کەم کەنەوە تۆزێک لەو معاناتی ئەو خەڵکە کەم کەنەوە هەندێک ڕۆتینات هەیە لای بن تاوەکو بە فعلی خەڵک بتوانێت ئەم سەفەرە ئەنجام بدە بۆیە بە حقیقەت سەفەری ئەمساڵ قسە هەڵدەگرێ چکە سەفەرێکە لەوانەیە جیابێ لەگەڵ سەفەرەکانی ساڵانی ڕابردوو ئەگەر ئەو کاتش هەر زۆر بوو 33 وەرەقە زۆرە بەڵام ئەمساڵ لەوانەیە دووبارە 2000 زۆر بێ نەک جارێک ینی بڕاستی هەموو لایەک ئاگادارن کە لە مانجی 2014ەوە بجە نەهاتووە لە عێراق و هەروەها لە چەند لە مانجی نەوە تاوەکو ئێستا لە مانجی نوێی ساڵی ڕابردوو تا ئێستا موچە بە تەواوی نەهاتووە ئەوەندەی هاتووشە نیوە بووە
ئیتر کە موچە نیوە بێ و باری دارایی بەو شێوەیە بێ و خەڵکیش سەفەرێکی تەمەنی بۆ ڕێککەوت بێ دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جددی لە مەسلەیە بداتەوە تاوەکو بتوانێت خەڵک لە هەرێمی کوردستان ئەم سەفەرە ئەنجام بدا. لە حقیقەتدا هەروایە تۆ حکوومەت هەمیشە وابووە لە هەموو دنیادا وەکو چۆن باز دەکەن دەڵێن حکوومەت وەکو باوک وایە بۆ هاوڵاتیانی بۆ هاوشاریانی وڵاتەکەی. بەڵێ ئیتر ئەمەیە کە حقیقەتی حەج و عومرەی حەجی ئەم ساڵی حاجیان کە قسە زۆر هەڵدەگرێ، بەڵام من لێرە ئیکتفا دەکەم بەوەندا و تەنها و تەنها ئەوە ماوە بڵێم خوای پەروەردگار سەفەری حەجی حاجیان قبولکە و حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکار بێت تاوەکو خەڵک بتوانێت سەفەری حەج بە ئاسانی ئەنجام بدات. بەڵێ چمان لەگەڵ با فەرمێ. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان، من لێرە کۆتایی بە ئەڵلقەکە دێنم و تا ئەڵلقەیەکی تر تاوەکو جارێکی تر دەگەڕێنەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. هیوادارم کە بتوانین باسی تر بابەتی تر شتی چاکتر لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دابین. بەخوای گەورەتان دەسپێرین و خواتان لەگەڵ.